کۆنفرانسی نەتەوەیی لاوانی چوارپارچەی کوردستان کۆتایی بە کارەکانی هێنا و لەو پەیوەندیەدا ڕاگەیەندراوێکیان بڵاو کردوتەوە کە ئەتەی داهاتووە ڕۆژی لە سێدارەدانی پێشەوە قازی بکرێتە ڕۆژی شەهیدانی کوردستان. سێمین کۆنفرانسی نەتەوەیی لاوانی چوارپارچەی کوردستان ڕێکەوتی شەشی بانەمەڕ لە کەمپی دوومیز لە پارێزگای دهۆک لە ژێر دروشمی یەکگوتاری نەتەوەیی لاوانی کورد بە بەشداری نوێنەرانی 76 ڕێکخراوی لاوان دەستی بەکار کردو. ڕێکەوتی حوتی بانەمەڕ کۆتایی بەکارەکانی هێنا و لەو پەیوەندیدا ڕاگەیەندراوێکیان بڵاو کردەوە. نوسخەیەک لەو ڕاگەیەندراوە بە تیشکتیوی گەیشتووە. دەقی ڕاگەیەندراوەکە بەم چەشنەیە. لە ڕۆژانی 26 و 27 مانگی ئاوریل لە کەمپی دوومیز لە ژێر دروشمی لە پێناو یەکگوتاری نەتەوەیی لاوانی کورد سێمین کۆنفرانسی نەتەوەیی لاوانی چوارپارچەی کوردستان بە ئامادەبوونی 250 ئەندام کە نوێنەرایەتی 76 ڕێکخراوی لاوانی هەر چوارپارچەی کوردستان دەکەن بەڕێوەچوو. کۆنفرانسەکە تەوەرەکانی بریتی بوون لە ڕوانینی لاوان بۆ شۆڕشی نەتەوەیی کورد، هۆکاری دروست نەبوونی دەوڵەتی کوردی لە ڕوانگەی لاوانەوە، داخوازیەکانی لاوان و ئینتیمای نەتەوەییان هەوڵدان بۆ بەستنی کۆنگرەی نەتەوەیی. پاش بەردەوامبوونی لە 2 ڕۆژدا بڕیار لەسەر ئەو خاڵە نەدرا. پشتگیری لە خەباتی نەتەوەی کورد دەکەین لە هەموو بەشەکانی کوردستان، پاراستن و ڕێزگرتن لە بەهاو سەروەریە نەتەوەیەکان بە ئەرکی هەموو لاوانی کورد دادەندرێ. بەکارهێنانی دەستەواژەی باشوور، باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوای کوردستان لە بری ناوی وڵاتانی داگیرکەری کوردستان داواکارین لە کاتی بەستنی کۆنگرەی نەتەوەی کورد ڕۆژی شەهیدانی کورد دیاری بکرێ. سێیەم کۆنفرانس پێشنیار دەکا ڕۆژی شەهیدبوونی پێشەوە قازی محەممەد بە ڕۆژی شەهیدی کورد دیاری بکرێ. کارکردن بۆ چەسپاندنی یەکگوتاری لەسەر استراتیژی دیاریکردنی مافی چارەنووسی نەتەوەیی کورد، ڕێگرتن لە شێوانی مێژوو کولتوری کورد و ناساندنی بنەوەی نوێ، هەوڵدان بۆ بنیادنانی ژینگەیەکی تەندروست لە هەموو بوارەکان، هەوڵدان بۆ پێکهێنانی کۆمەڵگەیەکی مرۆڤ سالەر لەسەر بنەمای پابندبوون بە جارنامەی مافی مرۆڤ. لە هەمان کاتدا پێویستە لە هەر شوێنێک مافی تاکێکی کورد پێشێلکرا سەرجەم لاوانی کورد لە پێناو ئیدانەکردنیدا هاو هەڵوێست بن. پشتگیری لە هەر چەشنە هەوڵێکی ئاشتیانە لە باکووری کوردستان دەکەین بە مەرجێک خزمەت بۆ وەدیهێنانی مافەڕەوەکانی گەلی کورد لە باکووری کوردستان بکە و گەل چارەنووسی خۆی دیاری بکە. پێویستە شەڕی براکوژی بە هەر پاساوێک بێت دووبارە نەبێتەوە، هەر لایەنێک دووبارەی بکاتەوە پێویستە شەرمەزار بکرێ و ڕێگری لێ بکرێ لە هەموو کوردستان بەتایبەت ڕۆژاوای کوردستان. پشتگیری لە شۆڕشی ڕۆژاوای کوردستان دەکەین و دژی هەر هەوڵێکی پەرتبوونی ڕیزەکانی گەل دەوەستینەوە و داواکارین لە چوارچێوەی هەرێمێکی فیدراڵ بە مافەکانی خۆیان بگەن. لە بەرامبەر سیاسەتی تواننەوەی زمانی کوردی دەوەستینەوە و داواکارین زمانی ستاندارد بێتە ئاراوە. داوای گەڕانەوەی کەرکووک و ناوچە کوردستانی دابڕێنراوەکان بۆ سەر ئیداری هەرێمی کوردستان دەکەین. ئیدانەی ئەو کۆمەڵکوژیانە دەکەین کە ڕژیمی ئەسەد پێڕەویان دەکا. داوا لە کۆمەڵی نێودەوڵەتیش دەکەین لە ئاستی پێشێلکاری مافەکانیان بێتە دەنگ. ئێمە وەکو لاوانی هەر چوارپارچەی کوردستان وێڕای پشتگیریمان لە خەباتی سەرجەم بەشەکانی کوردستان ئیدانەی هەر هەوڵێکی خۆسەپاندن و بەلاڕێدابردنی خەباتیان دەکەین. بەردەوام بوون لە هەوڵی پێکێنانی فدراسیۆنی ڕێکخراوەکانی لاوانی کوردستان. ئێمە وەک لاوانی کورد مادە هۆشبەرەکان بەچەکی کاریگەر لە پێناو لەناوبردنی بیرینەتەوەی کورد دادنین و دژی دەوەستینەوە. هەوڵدان بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان. پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان زەمینە بڕەخسێنێ بۆ لاوانی بەشەکانی تری کوردستان کە نیشتەجێی هەرێمی کوردستان و کێشەکانیان چارەسەر بکرێ. کۆنفرانسی لاوانی کورد کۆمەڵکوژی ڕۆبۆسکی شەرمەزار دەکا و داواکارە ئەنجامدرانی ئاشکرا بکرێن و بدرێنە دادگا. کۆنفرانسی لاوانی کورد دژی پێشێلکردنی مافی نووسەر و ئەدیب و ڕۆژنامە نووسانە کە لە ڕووی ئایدۆلۆژیەوە لەلایەن هەر لایەنێکەوە بکرێ. بۆ سوودوەرگرتن لە توانە لە بن نەهاتوەکانی لاوان پێویستە لە کایە سیاسی و کۆمەڵایەتی و ئیدارەکان بەشداریان پێ بکرێ. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵێکی جددی بۆ دەستەبەرکردنی مافی کوردانی فەیلی بدا. کۆنفرانس داواکارە لاوانی کورد لە هەندەران لە پێناو ویست و داخوازیەکانی کورد تێبکۆشن. لاوانی کورد تواناکانیان لە پێناو خزمەت بە ئامانجەنەتەوەیەکانیان پەرە پێ بدەن. پێویستە لاوانی کوردستان ساڵانە یادی شەهیدانی سەرهەڵدانی 12 ئاداری ساڵی 2004 ڕۆژاوای کوردستان وەک بزاوێکی گەنجانە بکەنەوە. کۆنفرانسی چوارەم لە ساڵی داهاتوو ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان کات و شوێنەکەی دیاری دەکەن. بژی کورد، بژی کوردستان، سەروەری بۆ شەهیدان. سێمین کۆنفرانسی لاوانی کوردستان 27 نیسانی 2013 زاینی دوومیز.